تاخین رزگارگیری ناوارمادی دا بویرانی دهنه دیتن جادین سرکی حمید پرن جتینتیا و پاشماین شری لوما هر جنوک انجمن پارزگاه انبار پلانانی جنگرنه دانایه. حكومة الأنبار هي وضعنا خطة على حکومت انبار پلانی داناوا بۆ دانانی خێوەتگە و کەرەڤانە لە ناوشاری ڕوومادی ئەو خێزانانەی کە خانوویان ڕووخاوە دەیانگوێزنەوە بۆ ئەو خێوەتگایانە تا ئەو کاتەی بە خانوو قەرەبوو دەکرێنەوە بۆ ئەمەش گرێبەستمان لەگەڵ کۆمپانیاکان کردووە بۆ ئەوەی خانوویان بۆ دروست بکات و بە قەستی درێژخایەن لە حکوومەتی خۆجەی وەربگرنەوە ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی خەڵکی خۆمان بگەڕێنەوە بۆ پارێزگاکە. وإن شاء الله نحن نبذل كل الجهد في سبيل إعادة أبنائنا من هذه المحافظة. پرین هر دولاین رمادی پیگوگیرید دن هاتینا تقاندن اجلاه دا عجوه. لما بشوهی که کاتی هزین عراقی ایک جوان پرانی جن کریه ابتنه بو در باز بونه. وەکو دەبینن باڵەخانەکان بە تەواوەتی ڕووخاون هیچ شتێک نییە ژێرخانی ئابووری سفرە کارەبا ئاو خانوەکان تەنانەت شەقامێک نەماوە بۆم بڕێژ نەکرابێت واتە ژێرخان سفر. هنجتاخان وکی ملعب و حی ضباط ابتمامی هاتین رو خواندن و ایک آواهی جی وکی خون نمایه و جه گله و تقینه و بمب بارانه یه دیاره. احنا هسه حاليا بمنطقة الملعب وكمل تطهير منطقة الملعب وكان ايما ئێستا لە گەڕەکی مەلعەبین پرۆسەی ئازادکردنی ئەم گەڕەکە تەواو بووە گەڕەکی مەلعەب وەکو دەبینن داعش وێرانێکی زۆری لەم گەڕەکە و لە ژێرخانی شارەکە کردووە دەتوانین بڵێن بە تەواوی ناوچەکەی وێران کردووە. مثل ما نقول دمار بالمنطقة سوى دمار كافة بالمنطقة. خوب پشتی کنترل کردن هند دفراجی لهشتا نهاتینا پاقش کردن جتینتی و بمبا و مترسی السر هیا. دیمان الرمادی تندیتن اتپرنش ویران کاریه هند جا آواهی مالان ویران کرینه هند اندجی جا اگر بشر و بهفچونان ویران بوینه والگلک ناوچان جی هشتا آلاینوان ادهلاویستینه. نچیروان حسین روداو رمادی.